ئێستا هەندێک لە بەکارهێنانەکانی قانونی گۆس لە مثالەکانە بە ڕێگەیتر هەرچیە کار بە قانونی گۆس بکرێ بە ڕێگەکانی تریشەکرێ بەڵام قانونی گۆس زۆر بە سەریعی نەتیجەمانەداتیە و ڕێگەیەکی زۆر کورتە بۆ هەنێ پرۆبلەم کە هەنێ سیمیتریە هاوجێی تێدایە بۆ هەموو پرۆبلەمێک سوودمەند نییە نەک بڵێن بە کەلێک نایە سوودمەند نییە چونکە گرنگە کە حەسێبکردنیە منتیگراڵەیە بتوانین متراڵە بە ئاسانی حەسێب بکەیت گەتوانێت متراڵە بە ئاسانی حەسێب بکەیت کابوو سوودمەند نمونە infinite line of charge هێڵێکە ئەم هێڵە بارگەی موجبە دوور درێژ infinite line infinite یعنی بێکۆتایی لەم سەری دنیاوە ئەڕوا بۆ ئەو سەری دنیا چڕی بارگەکەشی لاندەیە لاندە خۆت نازانێت تەنە بە DQ بە DS کە بۆ بارگەی بە هێڵە ینی بارگەی کە لەسەر هێڵێ بێت ئێمەمانە بزانێکین لە دەوروبەری ئەمە چۆنە ینی بڵێن ئەلیکتریک فیلد بە چ شێوازەکە بۆ مەبەستە دێین ئەبێ هاوجەیەکە بەکاربێنین لولەک بەکارهێنین چونکە ماژاگەر ئەلیکتریک فیلدەکان هەموو لێرەوە ئاوا دێتە دەرەوە ستونە هەموویان بە شێوەی ستونی لەمەوە دێنە دەرەوە باگەکە موجبە کابوو دێنە دەرەوە گە نەگەتیڤ بۆ یا چوونەش بێتەوە بەس چونکە موجبە دێنە دەرەوە هەمووی بە شێواز ئێستا ئەو ڕووبەرە گریمانەیە من گریمانەیە ئەو ڕووبەرە گریمانەیە داخراوە کاینمان کردووە لە بەرچاومان گرتووە هینە یعنی لولەکێکە بە بەرزی H و ڕووبەری بارگێکە کەوێت ئەم ناوە کیوە ئەنتیگراڵە داخراوەکە E.dA ماشاکە ئەمە ئەلیکتریک فیلدەکە ئاوادێ ئاوا لێرە ئاوادێ لەسەر ئەم ڕووبەر باشە خودی ڕووبەرەکە چییە ئاراستەکەی بەرەو سەرەوەی گۆشەی نێوانیان چنێکە 90 دەرەجە یعنی چی یعنی کۆسای 90 دەرەجە سفر یعنی ئەمە و ئەمەی سەرەوە و ئەم ڕووبەری سەرەوە ئەم ڕووبەری خوارەوە هیچ ڕۆڵێکیان نییە لە مۆزوعەکە ئێمە هەرگیان سفر فلۆکسیان سفرە ئەمە لە فلۆکسی ئەمەی تر یەکە ئاها بەم شێوازە ستونە دێتە دەرەوە ڕووبەرەکەی شەر بەم شێوازە ستونە یعنی هەردووکیان هاوتەری بن گۆشەی نێوانیان سفرە کەوا بوو ئەکاتە کۆساینی یەک کۆی هەموو ئەم ڕووبەرە کە ئەنتیگراڵی لێوی یەکە کۆنستانتە دێتە دەرەوە بەڵام کۆی هەموو ڕووبەرەکە ئەمە کاتە چەند ئەکاتە چێوەکە کە 2 پای ئارە R 2 پای R کارەتی بەرزیەکە H یەکسانە بەچی بە Q لاندە یەکسانە بە DQ بە DS ئەمە لاندە ئەمە کەوا بوو ئەگەر ئەمە بڵێن بارگەکەمان یەک جۆرە ینی گۆڕانکاری بەسەران نایە کەوا بوو Q کاتە لاندە L یا لاندە H بەرزیەکەیە کاتە لاندە H باشە DQ کاتە لاندە DS دیسەکە چەندێکە H ئێستا H و H پێکەوە ڕۆن و ئیە دۆزیتەوە یەکسانە بە لاندە 2 پای ئیپسیلۆن 0 R ئەتوانێت ئەمەی شار بە دەستیش حەسێ بکە بە پێ یاسای کولۆم دقیقاً هەر هەمان شتە دۆزیتەوە ئەمە نمونێ گەرنگ بوو کە ئێمە لێرە لولەک بەکاربێن ئەو توانی گۆ بەکاربێنی لە جاتی ئەم لولەکە بەڵام ئەمەی لێرە منتیگراڵەوە بە ئاسانی بۆ حەسێب ناکرا ئێستا ئەمەی تر پێشترش هەڵمان کردووە ئەمە ڕووبەرێکی ئینفینیتیە باشە بارگێتیایە تەبان گەێنەر نییە ئینفینیتیەکی تەنک نەگەێنەر ینی وێدایی نەگەێنەرە کە تەنک بوو چ گەێنە چ نەگەێنە فەرقی نییە زۆر تەنک بوو ئۆکەی ئەمەش دووبارە هەر لولەکێکە سەرێکی دێتە دەرەوە لەم سەر سەرێکی چۆتە دەرەوە لەم سەر ئەمە کاتە ئیA ئەمەش دەکاتە ئی هەردووکیان ئەیەکە و ئیەکە لە یەک ئاراستان ئەمەش ئیەکە و ئەیەکە لە یەک ئاراستان گۆشەی نێوانیان سفر کاتە این ئەوتە ئەندیراڵەکەی تۆ کاتە EA زائد EA یعنی یەکسانە بە کیۆکەشێک یەکسانە بێ بە سیگما چگۆمەندانەوە کە بارگی سەرەمە سیگمایە بارگەکەی نازانین چەندێکە چونکە ئینفینیتیە ئۆکەی کەوا بوو یاسەکانی بدۆزینەوە کاتە ئی کاتە سیگما لەسەر 2 ئیپسیلۆن سفر پێشتریش باسمان کردبوو ئەمە هەم بۆ ڕووبەرێکی ئەمە هەم بۆ ڕووبەرێکی بین تەواوە بڵین
نەگەیەنەر تەواوە کە ئۆمقیشی هەبێت کێشەمان نییە و هەم بۆ گەیەنەرێکی تەنک تەواو هەردووشی یەکشت. مثالێکی تر سپێریکال شێڵ شێڵە شێڵەمە شێڵ یعنی چی تۆپ ناوەکی بە تاڵێتە ترک تۆپ باشە سەر تۆپەکە بارگاویە بەڵام هەنێشتی تایە ئەبێ ئاگاداربین. یەک کاتێکە شێڵت هەبوو بارگەیەک لەسەر شێڵە لەسەر توێکی گۆی بوو بارگەکەت وەکو ئەوە وایە هەمووی لە ناوەڕاستەکەی بێ یعنی وەکوێ و بارگات ڕێک لە ناوەڕاستەکەیدا نابێت ئەمە یەکەم حالێتی یونیفۆرم بێ ئەمەرج بێ بە مەرجە یونیفۆرم بێ بارگەکە لەسەر ینی چڕیەکەی کۆنستان بێنە گۆڕ بێ. وەل حاڵەتێکی تر ئەگەر ئەمە شێڵ بێت تو هەر بارگەیە لێرە دابنی ئەم هیچ کاریگەری ناکاتە سەر یعنی ئێلکتریفیل لەم ناوە سفرە ئێلکتریفیل لەم ناوە سفرە. ئێستا بزانین ئێلکتریفیڵی ئەم هینە چۆنە بۆچی چونکە ئەمە هینێکی گەوسیەنمان لێرە لە بەرچاو بگرە ئەوەتە بە پێی ئەم فۆرمولە بارەکەی چەندێکە سفرە یەکیش یەکاتە سفر ینی حتا کوێ هەتا ئێرە بەس لە دەرەوە بووی نا گەوسیان سەرفێسی دەرەوە بێ ئەو جارە ڕادیوسەکە چەندێکە ئاری بچووک ئاری سمۆڵ باشە ئەو وەختەکانی بارگەی کاکەوێتە ناو ئەمەوە چەندێکە کیوە کە کاتە 4 پای ئارد و سیگما 4 پای ئارد و سیگما بە پێم هینە ئپسیلۆن 0 ئی ینی بە پێم فۆرمولە بڕۆین پێم فۆرمولە بڕۆین کاتە ئی دی ئەیەکەی تۆ چییە؟ دی ئەیەکار چێ بێ بەس ئەی کۆی گشتی ئەنتیگراڵەکە کاتە چی؟ کاتە 4 پای ئارد و ڕووبەری گۆشەی نێوانیشیان بێگومان چەندێکە سفر دەرەجەیە چونکە لێرە ئیەکە کە لێ ئاوەڕێک دێتە دەرێ لەسەر ئەگەر ئێلمنتێکی ڕووبەرێرە لە بەرچاو بگری گۆشەکەی بەرە این ئاڕاستەکەی بەرەو سەرەوەیە یەکەش هەرڕێک لەو ئاڕاستایە ئێلمنت دێران شتێکی زۆر بچووک تەبعا لێرە و ئێرە جیاوازن بەس بۆ ئێرە یەکە و هەمێکی فڵداگە هەم ڕووبەرەکە یەکشت ئێ دۆزینەوە یەکسانە بە یەک لەسەر 4 پای ئیپسیلۆن سفر ئار دوجا کیو لەسەر ئار دوو کاتێکە ئار گەورەتر بێ لە ئار یعنی لە ڕادیوسی شێڵەکەت وتەکە ئارش بچووکتر بێ لە ئار بە پێی ئەم پرەنسیپا کاتە سفر ئەتوانین بە قانونی کۆلۆمبیش بیسەلمێنینەوە بە قانونی گەوسیش سەلمانمان کە ئەمە چونکە هیچ بارگەتیانە کاتە سفر. مثالێکی تر ئێمە گۆیەکمان هەیە سفریکالی سیمتریک چارج دیستریبیوشن ینی گۆیەکە تۆپە بەس ئەم تۆپە ناوەکەی پڕە بەڵام بە شێوازێکی یونیفۆرم ینی بارگەکە بە شێوازێکی بارگەی بارگاویە هەمووی بارگەیە گۆیەکە لە بارگە شێڵ نیە هەمووی بارگەیە. لێرە ئێمە دێنین هەر ئەمە بەکارهێنین جارێکی کە ئەمە بەکارهێنین سێرکەن ئەو گۆیە ئەکەین بە شێڵ ئەکەین بە شێڵ و دواخری ئەنتیگراڵی سەر شێڵەکان حەسیە بکەین یعنی هەر شێڵێک هەر توێیەک دیئەکی هەیە طبعا مەوداشی لە سنتەرەوە بێ بە ئار ئەوە ئەکاتە ئەمە باشە و کاتێکە ئار گەورەتر بێ لە ئاڕیهین لەم ئاڕا بە پێی ئەم پرەنسیپە بۆم ئەم پرەنسیپە بۆ ئەمەی شەبێ ڕێک وەکۆ وایە هەمووی لە ناو سنتەرە این بوو بێ چڕ بوو بێتەوە و ئەوەیە یەکاتە دیکیۆکەت کە ئاڕەکەت کۆنستانتە بێ دێتە دەرەوە یەک لەسەر 4 پای ئیپسیلۆن دێتە دەرەوە ئەنتیگراڵی دیکیوش ئەکاتە کیو تا دیکیو کیوەکە ئەکاتە ئەمە هەنی لە ئالێرە ڕێک ئەماکە بەس ئەی لە ناوەوە چۆنەکە ئەگەر گۆسیان سەرفەیسەکە ئێمە لە ناوەوە بێ ئەم جار ئەوەی دەرەوە هیچ کاریگەری نییە دووبارە بە پێی ئەم پرەنسیپە بە پێم ئەم پرەنسیپەی کە لێرە هەمانە ئەو توێیەکە بکەوێتە دەرەوە هیچ کاریگەریەکی نییە ئەوانی دەرەوە بەس ئەوەی ناوەوە کاریگەری هەیە یعنی ئەگاتە چی ئەنتیگراڵەکە حەسیە بکەین 4 پای ئاردووەکە یەکە دێتە ئێرە بەڵام کیوەکە چییە
کیوەکەت ئیتر ئەم کیوە نییە کاتی کیو پرایم ئەو بارگەی کە ئەکەوێتە ئەم ناوە بارگەکەشی پێ نەیاوین بەس هینی یاوە ینی بڵێن ئێمە نازانین چەندێ بارگە لێرایە بەس ئەتوانین حەسێبیکەین ئەگەر هەموو ینی ئی کردی ئەمە یەک لەسەر 4 پای ئیپسیلۆن سەر کیو پرایم لەسەر ئاردوجا سەزان کیو پرایم چەندێکە هەموو بارگەی ناو گۆکە کیوە قەبارەکەی چەندێکە 4 لەسەر 3 پی ئار سی ئەگەر قەبارەکەی 4 لەسەر 3 پی ئار سی بچووک بوو ینی سمۆڵ بوو کیو پرایم کاتە چەند حەسێبیەکەی ناوت هەنی ئەمە ئەگەر ئەمە بێ ئەمە چەنە کیو پرایم کاتە ئەمە کەڕەتی ئەمە دۆزینەوە ئەمە کەڕەت ئێمە دەبشیەوە 4 لەسەر 3 پای و 4 لەسەر 3 پای پێکەوەڕۆن وەکیورە دەتێتەوە وەکیو پرایمەکە لێرە دابنێ کاتە ئەمە سیر کە چیوان دۆزیەوە ئەوەی کە دۆزیمانەتەوە یەک لەسەر 4 پای ئیپسیلۆن زیرۆیە کیو کۆنستانتە ئارسجەی خوارەوەش کۆنستانتە ئار لێرە هەیە ئەمە چییە ئەگەر تۆ ئەمە لێرە بارگەیە دابنی ڕێک هارمۆنیک ئۆسیلێتەرە چونکە بەس ئەم ئارا گۆڕێ وەکو ئف یەکسان بە کەی ئەکسەکە کە بۆ سپرینگ هەمانە لێرە وای لێدێ ئاوەتە باشە ئەگە بێن ئەمە بەهین بیکێشین بڵێن بە کێرف ئی بە پێی ئار ئەمەیان تاوەکو دیتە ئێرە ئاها زیاکە وانی کۆنستانتەقمان پێوە نییە یعنی توانین بە گرێدراویەک پیشانی بین کۆرسپۆندینگی پیشانی بین ئی کۆرسپۆندە لەگەڵ ئار خەتێکی ڕێکەکە بەڵام لێرەوە بەدوا ئەمان دێتە کارەوە لە ئاڕەوە ئەمان دێتە کوارەوە کە بێ بە کۆلۆمبیەکە کێربێکەکە بە شێواز تەوانێرە ئی ماکزیمۆمە چکە تۆ لە گۆکە دیتە دەرەوە لێرە بەردەوام یەکە زیاکە تا دیتە ئێرە لێرە ماکزیمۆمی ئیتەیە دوایەوە ئی دابەزێت چونکە تۆ لە بارگەکە دوورەکەویتەوە میسالێکی سادە ئەمە تەبان هەلمان کردووە خۆشتان نتوانن حەلی بکەن دوودانە پلێتە چەند بارگی موجبە چەند بارگی نگەتیڤە پلێتی ئینفینیتین یعنی گەورەن ئەکێکیان سیگمای ناقصێکیان سیگمای زایدە مانەوێ ئی لێرە و لێرە و لێرە بدۆزینەوە چۆن دۆزرێتەوە تەوان لێرە تۆکە بارگێکی موجب لێرە دابنی چێ بێ ئەمەیان دەفێکە ئەمەیان جەزبکەکەەوە بۆ ئەم دووە ئلکتریفیل لێرە هاوتەری بە ئی زائیدەکە بەرەو ئێرەیە بەرەو ئەمەیان بەرەو ئێرەیە مش بەرەو ئێرەیە پێکەوە کووە بنەوە یەکانشمان چییە یەکێکیان ئەمەیە یەکێکیان ئەمەیە وەکو بڕ لێرە زەیگمان ناقص بە ئەبسولوت نووسیوە وەکو بڕەکەی کاتی ئێرە بەس لێرە یا لێک دەریانەکە نیە لە یەک لەگەڵەکە کوێرەکەن لەم سەر و لەو سەر لێک دەرەکرێن چکە تۆ بارگێکی موجب لێرە دابنی ئەمەیان ڕایە کێشە بەرەو خۆی ئەویان دووریە خاتەوە لێرە شاردای بنی ئەمەیان ڕایە کێشە بەرەو خۆی ئەویان هەر دووریە خاتەوە بەس ئی ناقص ئی زایدمان لێرە هەیە ئی زایدمان لێرە هەیە ئی زاید هینی ئەمەیانە ئی ناقص هینی ئەمەیانە لە بینە لێک دەرەکرێن ئەکاتە ئەوە ماینەسێک لەسەر 4 بەتوان 5 ئینچی لەم ئەفوان لێرە لێک دەرەکرێن لەسەر لێفت کاتە ئەمە یەکەت چونکە ئاراستەکەشی عەکسە ئاوایە بۆ ئەم لاوەیە ئەم ئەگەر ئەو لاوان موجب دانابێ کاتە ئەولا بۆ ئەولا بەڵام لە وەسەتە لەگەڵەکە کۆوە بنەوە ئەم سەری شەر بە هەمان شێوەیە ینی ڕایت ئەو سەریشی بەم شێوازێ ئەمەی کە لێرە بینیت هەوڕیانە بەتوای بێم پرۆبلەمانەمان بۆ حەکەم پرۆبلەمەکان لەنەو کتێبەکەیشە هەیە پرۆبلەمی 2 پرۆبلەمی 25 28 30 22 پرۆبلەمەکان سادەن لەبیانە فلۆکس حەسیێبەکەی لەبیانە تەماشاکە گۆیەکە بەم شێوازە ئەم گۆیە هەم بارگی هەیە هەم ماسی هەیە تاوان دوو هێزکارێک کاتە زەر یەکی هێزێکە لێرەوەیە یەکی هێزێکە هێزی کێشکردنە لێرە هێزی کێشکردن ئمجیە زۆر شتێکی سەیر سەمەرانیە تۆ هێزەکەی لێرە حەسیە بکەیت و بزانێکی سیکما بێت چەندێ بێ کە بتوانانی ئەم ئەبێ کۆی هێزەکان ببێ بە سفر بە پێ و گۆشەشی شیکاری بۆ کەشی تاڵیەکەیتەوە حەسیبیەکەی ئەمە نمونەیەک ئەمی تر گۆیە بەڵام یەکێکیان بەم شێوە ئەوە گۆیەکە گۆیەکی تریشی لە ناوایە
میتریفڵ لێرا دۆزیتەوە دووبارە و پرەنسیپانەی کە لێرا باسمان کرد بە کاریهێنی ئەم دوو پرەنسیپە حتممە نەبێ بەکار بێنی ئەمەی تر بڵێن سەرەندەرە لولەکە ئەوان گۆ بۆ مایان لولەکە ئەمەی شار ئەوەیە کە لێرا حەلمان کرد بەس بۆ جیاوازیەوە کە پێشش حەلمان کردووە ئەمە بەڵامێتر تۆ حەلی کردەوە ئاکە زۆر سپاس